ئەو خزمەتە گەورەی کە باوانە بێژان دەیکەن لەلایەن حکوومەت و وەزارەتی پەروەردەوە هیچ گرنگێکی ئەوتۆی پێنادرێت و بە موچەیەکی کەم بەڕێ دەخرێن بەبێ ئەوەی هیچ حسابێک بۆ خزمەتکردنەکانی ساڵەکانی ڕابردویان بکرێت و هەروە هیچ ئاسۆیەکی ڕوون لە بەردەمیاندا نییە. بەڕێزان ئێمە لێرەوە وەکو مامۆستایانی وانەبێژ کۆمەڵێک داواکاری دەخەینە بەردەم وەزارەتی پەروەردە و حکوومەتی هەرێمی کوردستان لەوانە: یەکەم، دامەزراندنی مامۆستایانی وانەبێژ بە خاڵبەندی بە شێوەیەکی هەمیشەیی لە قوتابخانە خوێندنگاکاندا لەسەر بنەمای پسپۆڕی و شیاوی کۆنمرە و ساڵی وانەبێژی. دووەمیان، تاوەکو کاتی دامەزراندنمان چەند گۆڕانکاریێکی خێرا ئەنجام بدرێت بە مەبەستی باشترکردنی ژیان و گوزرانی مامۆستایانی وانەبێژ وەک: ئەلف، پێدانی موچێکی مانگانە بە بڕی 500,000 وەک پێشتر بەڵێنیاندا بوو. ب، دانانی مامۆستایانی وانەبێژ بە ڕسمی لە خوێندنگا قوتابخانەکان تاوەکو کاتی دامەزراندنیان بەردەوام بن لە کارکردن لە کاتنی هاتنی مامۆستای میلاک لە کار دوور نەخرێنەوە و لە کاتی جواب نەدانەوەی داواکاریەکانمان ئێمە تەواوی فشارە مەدەنیەکانمان دەگرینە بەر تاوەکو دەگاتە بایکۆتکردنی هۆڵەکانی خوێندن و بایکۆتکردنی پرۆسەی تاقیکردنەوەکان لە هەرێمی کوردستان.